يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، دووبارە جەژنی قوربانتان پیرۆز بێ. ئەمڕۆ کە ڕۆژی هەینیە وتاری جومعە پێشکەش دەکەین و هەمان کات وتاری جەژنی قوربانیشمان هەبوو، داواکارم لە خوای پەروەردگار هەموو ڕۆژێکمان جەژن بێ، جەژنەکانمان بێتە مایەی ڕەوینەوەی غەم و خەفەتەکانمان، مایەی ڕەوینەوەی بارودۆخە ناخۆش و سەختەکان لەسەرمان و خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە. خۆشەویستان، ڤایرۆسی کۆڕۆنا لە ساڵی 1440 کۆچیدا ئەمساڵ کە دەکاتە ساڵی 2020 زاینی بارودۆخی ژیانی بۆ سەرجەم مرۆڤایەتی گۆڕی لە بواری ئابووریدا. باری ئابووری، بێکاربوونی خەڵک لە کارکەوتنی زۆربەی خاوەنکارەکان، بژێوی تێکچوونی ژیانی زۆربەی مرۆڤەکانی سەرزەوی بەگشتی و بەتایبەت لە کوردستانی خۆماندا لە بواری ئابووریدا ناڕەحەتێکی گەورەی بەسەرداهێناین. وەکو موسڵمانان لە جیهاندا و لە کوردستانیشدا بەتایبەت بارودۆخێکی ئاینی ناڕەحەت ڕووی کردە دڵ و دەرونی یەک بە یەکی ئێمەی موسڵمان، ئەویش بەداخرانی مزگەوتەکانمان، فەوتانی چەند جومعەیەکمان لە مزگەوت و ماڵی خوادا کە نەمانتوانین ڕوبەڕوو لەگەڵ جەنابتاندا وتار پێشکەش بکەین و بە یەکەوە نوێژی جومعە بکەین. بەتایبەتتر لە ناو عیبادەتەکاندا ئەم ساڵ ئێمەی میلەتی کوردی موسڵمان و گەلانی سەرزەویش موسڵمانیش لە سەرتاسەری زەویدا نەیانتوانی بەرەو کەعبەی پیرۆز بەڕێکەون و پاشان بچنە مەدینە و زیارەتی ئارامگەی پڕ بەرەکەت و پیرۆزی حەزەتی ڕەسوول الله بکەن صلی الله علیه وسلم. کە وەکو موسڵمان ئینسان بەمە دڵ ناڕەحەت دەبێ. ئەو حەجەی کە پێویستە باسی بکەین، کە پێویستە ئەگەر بۆشمان نەکرا حەج بکەین، و موسڵمانانێکی زۆر ئەم ساڵ ناویان دەرچوو بوو، خوا ئامادەکاری خۆیان کردبوو، دڵتان ناڕەحەت نەبێ بە ئیزنی خوای گەورە خوا ئەجری تەواوی بۆ نووسیون، خوا سەیری نێتی ناو دڵتان دەکا کە هەموو ئامادەکاریەک کرابوو ڤایرۆسی کۆڕۆنا و ئەم بارودۆخە نەخوازراوە تەندروستیە هێش حەج بکەین. بەڵام پێویستە حەج لە یاد نەکەین. الحەج المەبرور لەیسە لەهو جەزاء إلا الجەنە. لە صەحیحی بوخاری موسلیمە فەرموودەکە هاتووە حەجی قبوڵ کراو، حەجی چاک و جوان پاداشتی هیچ شتێک نییە ئیلا بەهەشت نەبێ. پێمان دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە لە مقابلی بە حەجکردنێکی قبوڵی ڕێک و پێکراودا هیچ شتێک پاداشتی نییە بۆ حەج ئیلا بەهەشتەکەی خۆی نەبێ کە دەیبەخشێ بە حاجی. و تۆش دەبێت کاتێک کە دەچی بۆ حەج جگە لە بەدەستهێنانی بەهەشت و ڕەزامەندی ئەڵڵا ئەی حاجی هیچ نێتیشترن نەبوو بێ کە ناوی خۆن نووسیوە کە پارەت داوە کە ئومێدی حەجت هەبووە تەنها چاود لە بەهەشت و ڕەزامەندی پەروەردگار بێ. حەجی مەبرور یعنی چی؟ یعنی تەوحیدی تەواو، نێتی پاک و پوخت، ئیخلاس و دڵسۆزی بۆ خوا، بە پارەی حەڵاڵ کە مڵکی و ماڵی کەست پێوە نەبوو بێ و میراتی خەڵکن نەکرد بێتە حەج، بە ئەخلاقی جوان لە حەج و لە دوای حەجە خۆت ڕازان بێتەوە. ئەو حەجەیە کە پاداشتەکەی بەهەشتی خوای پەروەردگارە و خوا لە مقابلا بەهەشتت پێ دەبەخشێ. دەبێت کە حەجمان بۆ نەکرا. ئێمە کە ئەم ساڵ حەجمان بۆ نەکراوە کە خەڵکانێکمان هەیە لەوە چێ لە داهاتووشە بەڕێزان حەجی بۆ نەکرێ. حاجی کۆمەڵە خەڵکێکی دیاریکراو نین لە ناو موسڵماناندا. ضرورە ئێمە حەج کۆمەڵە شتمان فێرکە و بیرمان بێنێتەوە، شەحنمان کاتەوە. بەڵام ئایا ئێمە ئەم ساڵ کە حەجمان بۆ نەکرا لە کوردستانە چی بکەین؟ با ئەم خاڵانە جێبەجێ بکەین بۆی هەموو کاتێکمان وەکو حەج وا بێ، هەموو کات حاجی بین، هەموو کات وەکو لە دەوری کەعبە و لە سەردانی سەلامکردنی گۆڕی پێغەمبەری خوادا بین صلی الله علیه وسلم. یەکەمیان تەوحید و یەکتاپەرستی خوای پەروەردگار. وإذ بوأنا لإبراهيم مكان البيت ألا تشرك بي شيئا. نابێ ئینسان کاتێک کەوا سەردانی کەعبەی پیرۆز دەکات، تەواف دەکات، سەعی سەفا و مەڕوا دەکات، نابێ بە هیچ شێوەیەک هیچ جۆرە شرک و هاوبەشێک لە دڵ و دەرونیا هەبێ.
قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له. لسورة أنعام آياتی 162 163 دا پەروەردگار دەفەرمێ بەڕاستی بڵێم من نوێژم، قوربانی کردنم، ژیانم، مردنم هەمووی بۆ خوای پەروەردگارە، هاوبەش نییە بۆ ئەو ئەڵڵایە سبحانه وتعالى. بۆیە فلا يجوز أن يلجأ العباد في قضاء حاجاتهم وتفريج كرباتهم وشفاء مرضاهم إلا إلى من بيده وحده أزمة الأمور ودفع الشرور وتصريف الأيام والدهور. إنساني مسلمان نابێ بۆ جێبەجێکردنی پێویستیەکانی، بۆ لابردنی خەم و ناخۆشیەکانی، بۆ شیفای نەخۆشیەکانی پەنا بۆ هیچ کەسێک بەرێ جگەل لەو ئەڵڵایەی سبحانه وتعالى کە ذاتی ئەڵڵا خوای پەروەردگارمان کە هەموو بارودۆخەکان هەر ئەو دەیسوڕێنێ، هەموو شەڕ و خراپەکان هەر ئەو لای دەبا، هەموو نەخۆشیەکان هەر ئەو شیفایان دەدا. هەرچی وەسیلەیەکت دەستکەوت بەکاری بێنە، بەڵام ئەڵڵا لە یاد نەکەی، یەقینی تەواوت دەبێ هەبێ، هەموو ئەو ڕێکارانی تۆ گرتوتە دەبەر بەبێ ئەڵڵا هیچی پێ ناکرێ. بلا تشبیه ولا تمثیل. ئیمانداران گوێ بگرن، چۆن ئینسان ئەگەر کاروبارێکی دائیرەیی هەبێ، هەر لە نووسینی عەریزەکەوە تا دەیبێ مدیر و مدیر عام و بەرز دەبێتەوە، هەموو ڕێکارەکانی سادیرە و واریدەی ئەو دائیرەیە بکە. ئەم کتابە هیچ نرخ و شتێکی نابێت، کارێکی پێ ناکرێ، شتێکی پێ بەدەست نایە تا ئیمزای وەزیری لەسەر نەکرێ. ها زۆر جار دەڵێن فڵان ئیشە تەواو بۆ بەس ئیمزای وەزیری ماوەستاوە. بلا تشبیه ولا تمثیل. هەموو ئەو شتانەی کە تۆش جێبەجێیان دەکەی بۆ شیفای نەخۆشیت، بۆ کار و کەسابەتت، بۆ لابردنی بەڵاو ناڕەحەتی لەسەرت، بۆ هاوسەرگیری و بۆ پێکەوەنانی خێزانت، هەموو هەوڵی خۆتدا ئەبێ یەقینت هەبێ هەتا ئیمزا و ویستی ئەڵڵای لەسەر نەبێ بەخوا جێبەجێ نابێ. بەبێ ئەو هیچ شت بۆ ناکرێ ئەمجا عەقیدەت تەواوە. کەواتە حاجی دەبێ خاڵی یەکەم لە عەقیدە و بیر و باوەڕا پاک بوو بێتەوە. دووەم، ئیخلاس، دڵسۆزی. نابێ حەج بۆ ڕیا بێ، بۆ ڕووپامایی بێ، بۆ بەرچاوی خەڵک بێ. بەڵێ خۆشەویستان، ئەبێ حەج خۆی گلایکردنەوە بێ بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار سبحانه وتعالى. ئێمە ئەگەر نەچین بۆ حەج، خۆ دەبێت لە ماڵەوە هەمیشە ئەمەمان لە دڵا بێ هیچ عیبادەتێک بە حەجیشەوە، بە قوربانیشەوە، بە ڕۆژووەوە، بە نوێژەوە قبوڵ نابێت تا دوو سیفەتی نەبێ: ئەخلەسەه و ئەصوەبەه. یەکەمیان دەبێ نێتت پاک بێ بەس بۆ ڕەزامەندی ئەڵڵا بێ، نابێ هیچ مەبەستێکی ترت هەبێ لەگەڵیدا. نابێ کابرا بڵێ وەڵا دەچم بۆ حەج بۆی خەڵک باسم کە، بۆی نازناوی حاجی وەرگرم، بۆی ئیعتیبارێک پەیداکەم. ئەبێ تەنها بۆ خوا بێ. لە قوربانی و نوێژ و ڕۆژوودا بە هەمان شێوە، لە قورئان خوێندنیشا، لە وتار خوێندنەوەشان نێت بەس بۆ خوا بێ، ئەمجا خواوەری دەگرێ. دووەمیان و ئەصوەبەه، بە پێی شەرعی خوا بێ. نابێ کەسێک خۆی بڕیار بدا وەڵڵا من ئەم ساڵەکانە قوربانی ناکەم، پارەکەی دەم بە نەخۆشێک بە فەقیرێک. ئەمە شەرع وایدا نەناوە. شەرع دەڵێت لە ڕۆژانی جەژنی قورباندا، بەڵام وەکو لە جەژنە عەرزمکردن حیوانێکی گەورە مەکڕە بچووکێک بکڕە پارە زیادەکە بدە بە نەخۆشەکە، بەڵام ناتوانی بڵێ بە 10 ملیۆن 100 ملیۆن دینار دەکەم بەخێر، پارەی مەڕێکی قوربانی خێری هەیە. نەم ڕۆژانەدا ئەو خێرت دەست ناکەوێت ئەگە قوربانیەکە نەکەی. بەبێی شەرعی خوا حەجەکەت بکەی، عیبادەتەکەت بکەی. کەواتە لە ماڵیشەوە ئەگە حەجت بۆ نەکراوە، هەر کارێک دەیکەی دڵت پاکەوە تەنها ڕەزامەندی خوا ببینە. سێمیان لە حەجدا دەبێ هەموو شتەکانی دەوروبەرت لە تۆ ئەمین بن. مرۆڤ، حەیوانات، گژ و جیا، باڵندەکان، درەختەکان، هەموویان لە دەستی تۆ ئەمین بن. لە صحیح بوخاری مسلمە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: لا يعضد، يعني لا يقطع شوكه. حتى دڕکێک، چقڵێک، شتێک، دارێک لە شوێنێکە لە کاتێکا تۆ لە ژێر بەرجی ئیحرام دای لە حەج دای، نابێ دەست بۆ ئەو دڕکە بەری، دەست بۆ ئەو دارە بەری. ولا ينفر صيده، کەروێشکێک، کۆترێک، ئەو شتانەی کە خەڵک ڕاویان دەکات لە دەرەوەی مەککەدا، لە دەرەوەی حەجدا، تۆ دەچی ڕاوچی ڕاو دەکەی، ئەوە بێتە بەر دەستت، حرامە ڕاوی بکەیت. دەبێ ئەو باڵندانە، ئەو ئاژەڵە کێویانە، ئەو کەروێشکە کێویانە بێنە بەر دەستت، ئەمین بن دەستی بۆ بەری، ئەوە تۆ خەتەرت کردووە، تۆ فیدیەت دەکەوێتە سەر، نابێ بیکەی، ئەبێ هەمووی لێت ئەمین بن.
ولا يلتقط لقطته إلا من عرفها کەسێ شتێک دەدۆزێتەوە لە کاتی حەجە لەو کاتەدا دەبێ ئەگەر دڵنیا بووی بۆ نادرێتەوە خاوەنەکەی و بۆ تعریف ناکرێ و خوا نەخواستە نێتی خواردنت هەیە حرامە هەڵیگرێەوە ئەبێ بەو نێتە هەڵیگرێەوە تا دەگەێنێەوە دەستی خاوەنەکەی لە ڕێی سوڵتەی ئەو شوێنەوە لە ڕێی دام و دەستگای حکومەتەوە ئەبێ وازی لێ نەهێنی بەو نێتە هەڵیگرێەوە کە ماڵی خەڵک نەفەوتێ ولا يختلس خلاه چڵە جایەک مادام شینە مادام مشک نەبووە پوش مافیەوە نیە ئەو چڵە جای ئەوە لێ بکەیت چڵە گایەکی بچووک لە پارکێکا دانیشتی ئەوە چڵە گایەک لەکەیتەوە ئەوە گوڵێک لەکەیتەوە ئەوەشت بۆ نییە دەیکەواتە تۆ کە لە حەجە ئەوەندە پارێزی دەکەی لە چڵە جایەک خۆت دەپارێزی لە ڕاوکردنێک خۆت دەپارێزی لە هەموو باڵندە کوشتنێک خۆت دەپارێزی لە دارشکاندنەوەیەک خۆت دەپارێزی دەبێ بەڕاستی لە دەرەوەی حەجیش ئاوا لە ماڵەوە خەڵک لێت ئەمین بێ دەی وەرە ئەمە بکە لە ماڵەوە تۆ حاجی ومن دخله كان آمنا کەسێک چوە حرەمی مەککە چوە دەوری کەعبە بەڕاستی ئەمینە دەی باشە هەموو سەرزەوی ئەم مزگەوتانە ئەم سەرزەوی خوا هەمووی کردووە بە مزگەوت هەمووی نوێنەری کەعبەیە تۆ کە ڕوو دەکەیتە کەعبە لە هەر شوێنێکەوە نوێژەکەت ئەگەر ڕوو لە کەعبە نەبێت وان ڕووبەرەو قیبلە نەکەی نوێژت بەتاڵە یعنی وا بزانن لە هەموو شوێنێکی سەرزەویدا تۆ بەرەو کەعبە وەستاوی تۆ لە تەوافی کەعبە و حەج دای دەی تخوا ژینگە پارێز بە دەی ڕاوی باڵندە مەکە ها ئەوروپا درەخت باڵندەکە دێتە بەردەمی پشیلەکە دێتە بەردەمی کەروێشک و ئاسکەکە دێتە بەردەمی دێتە ناو بازاڕەکەەوە چونکە ئەمینە ومن دخله كان آمنا چونکە لە خۆی ئەمینە کەس ڕاوی ناکە لەبەردەستان ڕاناکە ئەی بۆ لە وڵاتی مسلمانان وانییە هەر چاویان پێمان بکەوێ ڕادەکەن ئەبێ ئەگەر حەجت بۆ ناکرێ وەرە ئەم دەرسە لە حەجەوە فێر بە لێرە ژینگە پارێز بە وەرە گوڵێک مەشکێنەوە وەڵە چڵە جایەک مەشکێنەوە وەرە ئاژەڵێک ڕاومەکە وەرە مرۆڤێک عەزیێت مەدە لە هەموو جێگایەکی سەرزەویدا ژینگە پارێز بە تۆ دەچێت لە ڕیزی حاجەکانەوە چوارەمیان بەڕێزان بە ئەخلاقت جوان بێ با ئەخلاقت جوان بێ دەم و داوێنت پاک بێ خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێوە فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج حەج کاتی دیاریکرا و مانگی دیاریکراوی خۆی هەیە نابێ بە ئارەزووی خۆت حەزت لە هەر کاتێ بوو بچی بۆ حەج ئەبێت لەم ڕۆژە دیاریکراوانەی حەجدا بێ بەڕێزان جا قورئان دەفەرمێ سێشت فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج ئەگەر لە سێشت بێ ئەی حاجی یعنی تۆ ئەگە دەتەوەکو حاجەکان ئەجرت بۆ بنووسرێ لەسەر زەویدا لە هەر شوێنێکای لە هەر زەمانێکای لە هەر زەمینێکای ئاگال لە سێشت بێ فلا رفث واتە نزیکی خێزانتان مەکەنەوە ئەم وشەیە چیمان پێ دەڵە خوا باسی جیماعی نەکرد باسی عەورەتی ئافرەتی نەکرد باسی پیاوی نەکرد باسی بەیەکە خەوتنی ژن و مێردی نەکرد وشەی ڕەفەثەی بەکارهێنا یعنی با ئەدەبتان لە قسەکردنا هەبێ قورئان فێری ئەدەبی قسەکردنمان دەکا خۆخوای گەورە بیفەرموایە لە کاتێکا کە لەژێر بەرجی ئیحرام و حەجدان جیماع لەگەڵ ژنەکانتان مەکەن جوود مەبن لەگەڵیاندا خوا ئەم وشەی بەکارنێنە فەلا ڕەفەثە نزیکی ژن و مێردی مەکەن یعنی ئەدەبتان هەبێ لە قسەکردنا زۆر جا مسلمان وشە دەڵێ بەڕاستی لە ئەدەبی مسلمان ناوەشێتەوە حەج ئەگەر حەجت بۆ نەکرا لە ماڵەوە فێری ئەدەبی قسەکردن بە با قسەکەش ڕەوا بێ و شەرعیش بێ بە ئەدەبەوە دەری ببڕە ولا فسوقە ئینسان بەچی فاسق دەبێت بە جوێندان بە خەڵک سباب المسلم فسوق هیوا هەیە مسلمانە بەس سەیری کۆمنتەکانی فەیسبووکی کە بە حسابی خۆی عارە 24 دیندارە جنێو بۆ دار و بەردەنێرێ پێغەمبەری خوا فەرمووی جوێن بە شەیطانیش مەدە بەتایبەت جوێندان بە مسلمان فاسقت دەکا دەتۆ ئەگەر نەچی بۆ حەج وەرە وەکو حاجی وابە جوێن و قسەی ناشرین بە هیچ کەسێک لەسەر زەویدا ماڵێ بەتایبەت بە مسلمانان و ئیمانداران جا بە نووسینی کۆمنتێکی فەیسبوک بێ بە جوێندان بێ بە قسەکردن بێ وشەی ناشرین کە لە دەمت هاتە دەرەوە ئەگە حاجیش بێ بەڕاستی لە حەج حاڵی نەبووی ئەگە دەتەوەکو حاجی ئەجرت هەبێ لای خوای پەروەردگار و جێگات بەهەشت بێ حەجی ماڵی خوات بەنسیب بوو بێ هەر لە ماڵی خۆتەوە وەرە قەت جوێن بە کەس مەدە ولا جیدالە دەمە دەمێ دەمە بۆڵە شەڕە قسە چەلەحانێ ئەمە سیفاتی ئینسانی حاجی نییە دەبێ حاجی لە حەجا لەمانە خۆ پارێزێ نابێ حەجەمانی تێدا بێ دەی تۆ کە حەجت بۆ نەکراوە حەز دەکەی خوا حەجت بە نسیب کا لە ماڵی خۆتەوە بەڕێزان خۆل لە دەمەدەمێ و چەلەحانێ پارێزە لەگەڵ کەسا چەلەحانێ مەکە من حەج فلم يرفض ولم يفسق رجع كيوم ولدته أمه پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیح بوخاری مسلم فەرموویەتی هەر کەسێ حەجی کرد لە کاتی حەجە لە خێزانی نزیک نەکەوتەوە وەکو جیماع
جیماعی شەرعی لەگەڵ خێزانیان نەکرد کە مستەلەحی قورئانی ڕەفەتی بۆ بەکارهێنا، گوێنی بە کەس نەدا، زمانی پاک بوو، زمانی پڕ لە ئەدەب و وشەی جوان و ڕێز و گوڵاوی بوو. ئەو کەسە کە لەگەڕایەوە ماڵەوە وەکو ڕۆژی لەدایک بوونی خوا پاکی دەکاتەوە لە گوناه. دەی بەڕێزان، تخوا ئێمە کە حەجمان بۆ نەکراوە، ئەگەر ئەوەندە مشتاقی حەجین و باسی دەکەین، با زمانمان پاک بێ، با ئەدەبی قسەکردنمان هەبێ، با وشەی ناشیرن و جوێن و نەشیاو بە هیچ کەسێک بەتایبەت بە ئەهلی ئیمان نەدەین. پێنجەم، ئەگەر نەتوانی حەج بکەی، حەزت بەتایبەت هیوا هەیە دڵە خۆزگە حەجی دووەمم بۆ بکرایە، ئای خۆزگە 10 حەجم لەسەرێک بۆ بکرایە، خۆزگە هەموو ساڵە بچوومایە، هیوا هەیە ئەم ساڵە خەریکە شەد دەبم، ئەم ساڵ بەختم هەبوو ناوم هاتەوە و حەج بەهۆی گۆڕۆناوە داخرا. حەقتە، خۆی پەروەردگار بەو نیەتە پاکەی ناو دڵت ئینشاءالله ئەجرت بۆ دەنووسێ. بەڵام لە دەستت نەچووە، وەرە ئەگەر حەجی دووەم و سێمت بۆ ئەنجام نادرێ، یان ضروریش نییە بەو حەددا، یان حەجی یەکەمتە و بەڕاستی پارەیەکی زیاد لە حەدی خۆت هەیە، وەرە یارمەتی هەژارێک بدە، وەرە یارمەتی نەخۆشێک بدە لە ماڵی خۆتەوە بە ئیزنی خوا، وەکو ئەو حاجیانەی دەوری کەعبە خۆی گەورە پاداشت بۆ دەنووسێ. بەڕێزان، بەسەرهاتێکتان عەرز دەکەم کە دکتۆر و پزیشک و بانکخواز و زانە و نووسەری بەناوبانگ دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قولوب تەهوی العەطاء باسی دەکا و دەڵێ لە فڕۆکەخانەدا دوای تەواوبوونی حەج، کاتێک حاجیەکان چاوەڕێن فڕۆکەکان ئامادە ببن و ئەموو گفتوگۆ دەکەن، حاجی مەسافەیەکی زۆرە لە حەج بەیەکەوەی، کابرایەکی حەملەدار بەڵێندەری حەج کە خەڵکی بردووە سەرپەرشتی کاروانی حەجی کردووە، لەگەڵ کابرایەکی متەواضعی بە تەمەنی بەڕێزدا دانیشتون و چاوەڕێن ناوەکان بخوێندرێتەوە، کەلوپەلەکان تەسلیم بکرێن، بگەڕێنەوە بەرەو ماڵ. ئالم کاتەدا کابرای حەملەدار بە خۆڕانواندنێکەوە دەڵێ خوایە گیان ئەمە حەجی دەیەمم بوو، ئەمە 10 ساڵە سوپاس دێمە ماڵەکەی تۆ حەجی دەیەم دەکەم، خوایە هەموو ساڵە حەجێکم بەنسیب بکەی. کابرای دوێمیش دەڵێ خوای گەورە لێت قبوڵکە، خوا بەنسیب هەموو لایەکیکە. پێی دەڵێ کاکە تۆ ناوت چییە؟ بە کابرای فەقیر حاڵ و بەڕێز، ئەویش دەڵێ وەڵام من ناوم سەعیدە. ئەڵێ حەجی چەندەمتە؟ بە شانازیەک وەڵام من حەجی دەیەممە. کابرای حەملەدار و بەڵێندەر ئەڵێ وەڵا قوربان من ئەمە حەجی یەکەممە. ئەڵێ حەجی یەکەمتە؟ ئەڵێ ئەرە وەڵا ئەویش بەسەر هاتێکی خۆی هەیە، خوای گەورە بۆی ئاسان کردم، ئەینا زەحمەت بوو، ئێستا من لەم کاتەدا لێرە بوومایە. ئەڵێ سوێن دەدەم بە خاوەنی کەعبە بەسەرهاتەکەی خۆتم بۆ باسکە. ئەڵێ وەڵڵاهی برای بەڕێزم، تۆ سپاس بۆ خوا دیارە ئیمکانێتت هەیە و هەبووی و حەملەداری حەجی و کۆمپانیای حەج و عومرەت هەیە، دەیەمین حەجتە و داوا دەکەی زیاترت بەنسیب بێ. بەڵام من وا تەمەنم ڕیشم سپی بوو، سەرم سپی بوو، خوا نەیبڕێ کۆمەڵێک کچ و کوڕم هەیە، ژنم بۆ هەمویان هێناوە، کچەکانم بەشوو داوە، خۆم و پیرەژن ماینەوە. وەڵڵی ساڵانێکی زۆر خزمەتم کرد لە خەستەخانەی حکومیدا، من بەشی عیلاجی تەبیعی نەخۆشەکان دەکەم، چارەسەریش و سروشتی عیلاج تەبیعیان بۆ دەکەم. دوای خانەنشین بوونم لە خەستەخانەیەکی ئەهلی دامەزرام، 30 ساڵی ڕێکە پارەی موچە ناو بە ناو پاشەکەوت دەکەم، 30 ساڵی ڕێکە من معاشەکەم کۆ دەکەمەوە بە نێتی ئەوەی حەجی ماڵی خوای پەروەردگار بکەم. خوای پەروەردگار ئەم ساڵەکانە پارەکانی تەواو کردم، پارەکانم تەواو بوو، چوومە لای بەڵێندەر و حەملەدار بۆ ئەوەی کەوا پارەکە بدەم و ناوم تۆمارکەم و پاسەپۆر بدەم و ڤیزە وەرگرم و بێم بۆ حەج. قەدەری خوای پەروەردگار چوومە خەستەخانە بۆ ئەوەی مۆڵەت وەرگرم، بینیم یەکێک لە نەخۆشەکانمان، یەکێک لە نەخۆشەکانمان دایکی منداڵێکی نەخۆش بوو کە ساڵان ماوەیەکی زۆر بوو، ساڵ زیاتر بوو، عیلاج تەبیعیم بۆ دەکرد. وتی چیەکەی؟ وتم وەڵڵاهی دەچم بۆ حەجگردنم ئازاکەن و ئومێدەوارم کوڕەکەت بەرەو باش و باشتر ڕۆیشتووە، ئومێدەوارم لەسەر عیلاجەکان بەردەوام بی. چای پڕ بوو لە فرمێسک دایکەکە، وتی وەڵڵاهی بەڕێزم منیش ئەمڕۆ هاتووم پێتان بڵێم منداڵەکەم هیچ کە عیلاج تەبیعی وەرناگرێ و دەی بەمەوە ماڵەوە و هیچی تر نایهێنم و سەردانی ئەم سەندەر و خەستەخانەیە ناکەم. بەسەر سوڵمانە وتم دایکەکەم خوشکەکەم بۆ خۆش کورد نەخۆشەکەتان بەرەو باشترە و هەنگاوی بەرەو پێشەوەی ناوە، خوان نەخۆشیەکەی و قاچەکانی خەیری کە دەکەونەوە کار. وتی وەڵڵاهی بەداخەوە براخۆ منیش ئەوە دەزانم براکەم خۆشەویستم کاکی بەڕێزم، بەڵام مێردەکەم ئیشەکەی لەدەست داوە، بەخوا هەر ئەوەیە نانبان دەست دەکەوێ بیخۆین. وەڵڵاهی ئێستا پارەی نەخۆشەکەمان و مناڵەکەمان نییە، بۆیە بڕیارم داوە لە عیلاج تەبیعی واز دێنم. دڵم پڕ بوو، زۆرم پەرۆش بوو.
حیفە دەگەڕێتەوە خاڵی سفر ئەو هەموو عیلاج تەبیعی بۆمان کردووە ئەو هەموو پارەی سەرفیان کردو ئەگە عیلاجەکە بوەستێنین مناڵەکە نەخۆشەکە و خوجارانی دێدێتەوە ئەو هەموو ڕەنجە بە فیڕۆ دەچێت ئەو هەموو پارەشیان بە فیڕۆ دەچێت چوومە لای سەرۆکی خەستەخانەکە چوومە لای بەڕێوەبەری گشتی خەستەخانە ئەهلیەکە باسەکەم بۆ باس کرد و وتم پارەیەکی زۆریان داوە لە ڕای خوارە بەڵکو تۆش یارمەتیان بدەی ئەم ماوەیە عیلاج تەبیعیان بە بەلاش بۆ بکەن وتی کاکە ئێرە منەظەمەی خێرخوازی نییە ئێرە دەستگای خێرخوازی نییە ئەم خەستەخانەیە ئەهلیە و چاوەڕێی قازانجە و دەیانی وەک تۆ موچەی لەسەر وەردەگرێ کرێی بینا دەدرێ و بیناکە پارەی تێچووە ئێمە دەستگای خێرخوازی نین ئەگە پارەی نییە با عیلاج وەرنەگرێ دڵم ناڕەحەت بوو هاتمە دەرەوە دەستم کرد بە جیرفاندا سوبحانڵڵا دەستم چۆ سەر ئەو دۆلارانی کە بۆ حەج دامنابوو یەکسە وتم خوایە گیان خوای گیان با بڕۆم پارەی ئەم نەخۆشە بدەم پارەکەم لە جیرفانم دەرێنا چوومە بەشی ژمێریاری وتم کاکە عیلاجی ئەم مناڵە تا چاک دەبێتەوە چەندە وتیان ئەوەندەی ڕێک پارەی حەجەکەی من بوو ڕێکدام بە ژمێریارەکە و کتابەکەم وەرگرت و وەسڵەکەم وەرگرت و دام بە دایکی مناڵەکە وتم دایە گیان خوشکە باشەکەم مناڵەکە لە عیلاج تەبیعی مەژێڕەوە ئەوە پارەکەی هەمووی دراوە حتا خوا شیفایەدا بە ئیزنی خوای پەروەردگار ئەوەندەی دوعا بۆ کردم وتی تۆ فریشتە بووی تۆ چی بووی ئەی آخر بۆ خۆت وتم مەپرسە ئەمە هی خوا بوو هاتمە ماڵەوە زۆر دڵتەنگ بووم گریام زۆر گریام وتم خوایە 30 دانە ساڵە پارە پاشەکەوت دەکەم جاوی پارەی حەڵاڵ پاشەکەوت دەکات بەڕێزان ئەو حرام خۆرانە لەزەتیان لەوە نەکردووە کە بە ملیار دۆلاری هەیە چونکە ڕەنجی پێوە نەکێشاوە چونکە هەروە بە چەقەنە لێدانێک و لرف لێدانێک و گەندەڵیەکی وەزارەت و حکومەت دەستی کەوتۆ پاشەکەوتی کردووە هەر پاشەکەوتی نەکردووە هەر ئاوا دەکاو لێدا هەر لەزەت لە پارە ناکە ئەم پیاوە 30 دانە ساڵ ئەبێ مانگی ئەم مانگە زۆرتر ئەم مانگە کەمتر هاتووە وردە وردە پاشەکەوتی کردووە تا پارەی حەجی کۆ کردوێتەوە وتم خوایە خۆت ئەگەر لێ 30 ساڵە بە ئاواتی ئەوەم کەعبەی شەریف لە نزیکەوە ببینم زیارەتی بەردەڕەشەکە بکەم بڕۆمە خزمەت پێغەمبەر و ئەو پێغەمبەرە خۆشەویستە ئاوا دەست بەرزکەمەوە سەلام لە پێغەمبەری خوا بکەم خوایە ئەمڕۆ ئاواتەکەم هاتە جێ بەڵام کە سەیری ئەو دایکە دڵ بریندارم کرد کە سەیری ئەو منداڵە نەخۆشەم کرد کە ژیانی هەمووی دەبێتە قوربانی خوایە لێم خۆش بەوا لە حەجەکە پەشیمان بوومەوە خوایە خۆت ئاگار لە نێتی دڵمە ئەڵە زۆر خەفەتبار بووم بەو خەیاڵاتەوە خەوم لێکەوت لە خەوما پێیان وتم حاجی سەعید ئەو کابرا ناوی سەعید بوو پێش ئەوەی هەنگاو لەسەر زەوی هەڵ بنێ و حەج بکەی خوا حەجی تۆی لە ئاسمانە نووسی ئەڵە هەستام خبرم بۆ لە خۆشیانە بەری بەیان بوو دەست نوێژم گرت و شەو نوێژم کرد و سوزدەی شکرم بۆ خوا برد نوێژی بەیانیم کرد و بەدەم زیکر و تەسبیحاتەوە بووم هێشتا دنیا ڕووناکدەم بۆ وەزارەتی موبایلەکەم بۆ هات تەلەفۆنێکم بۆ هات مدیری خەستەخانەکە بوو ئەو مدیری خەستەخانەی کە دوێنێ ئامادە نەبوو وتی ئەوەی کە پارەی نییە با عیلاج وەرنەگرێ ئێرە دەستگای خێرخوازی نیە دەستگای پارە وەرگرتن و عیلاجکردنی خەڵکە ئەڵێ وتی فڵان کەس ئیشێکی زەرورم پێێتە وتم دکتۆر تۆ ئیشت بە منە وتی بەڵێ مدیری خەستەخانەکەمان خاوەنی خەستەخانەکە ئەو دەوڵەمەندە گەورە ئیشێکی تێمان کەوتووە نازانم چۆنە لەم ئاخری ڕۆژانەدا نێتی حەج هاتووەتە دڵیەوە بەڵام ئەو خۆت ئەزانی عیلاج تەبیعی بۆ دەکرێت ئەو دکتۆرە تایبەتەی کە عیلاج تەبیعی بۆ دەکات ژنەکەی لەسەر سعات و دەقەیە مناڵی بێ وتوێتی وەڵڵی فەسڵیشم کەی ژنەکەم ئاوا بەجێ ناهێڵم لەبەرەوە لای خێزانم دەبێنمەوە ئێستا پێویستی بە کەسێکی بە ئەزمموی دینداری بەڕێزە لە حەجا لەگەڵی بێ و عیلاج تەبیعی بۆ بکە منیش کەسم لە تۆ باشتر پێشک نەهاتووە وتم یعنی من لەگەڵ یا بڕۆم بۆ حەج وتی ئەرە وەڵڵا چیشت بێ دەداتێ چەندی پارە داوا بکەی دەداتێ ئای لەو مشتە خۆشە یعنی من ئێستا حەجێکی کامل لەبەر دەستمایە و بە مەمنونی شەوتی ئەرە وەڵڵا ئەڵە ڕۆیشتین و لەگەڵ کابرادا ڕۆیشتم و زۆر عیلاجی باشم بۆ دەکرد زۆر خزمەتم دەکرد بە دڵسۆزانە زۆر جات دەگریام دڵم پڕ دەبوو دەیگوت بۆ دەستکورتی بیری ماڵ و مناڵەکەی چی وتم وەڵڵی جەناب فڵان کەسی دەوڵەمەند و سەرمایەدار خۆی گەوری ئیشەڵڵا ڕەحمی بە تۆ کردووە لە ئاخری عومرا خۆت خستۆتە ماڵەکەی خواوە ئیشەڵڵا خوا لە ڕابردووت خۆش دەبێ بە داهاتوو هیدایەتی هەموو مایاکمان دەدا من باسێکی ئاوا بوو باسی پارەکە و منداڵەکە و ژنە نەخۆشەکەم بۆ جێڕایەوە وتی سوێندە دەدەم بە خاوەنی کەعبە ئەبێ ئەو پارەیە وەرگریتەوانێ ئەو پار و خێرە بە نسیبی من بێ ئەبێ ما پارەی ئەو نەخۆشە لەسەر جیفانی خۆم بدەم ئەڵێ ناچاری کردم من پارەی خۆم هەموو بۆ گەڕایەوە وتی مێردی ئەو ژنەش باوکی ئەو منداڵە نەخۆشە لای خۆم لە کۆمپانیا دای دەمەزرێنم هەتا منداڵەکەش چاک دەبێتەوە 1 دینار نەدا لەو خەستخانە من خۆم خاوەنی خەستخانەکەم چەندی مەحاولەم کرد وتم من باشەوە پارەی حەج نادەم هیچ نادەم کتی بەخوا نابێ پارەی عیلاج تەبیعیەکانی تۆش بەلاش بێ ئەبێ پارەشم لێ وەرگری ئای خوای پەروەردگار چی لەگەڵا کردم من هەموو پارەکانم لە پێناوی تۆدا بەخشی تۆ حەجەکەت پێ نسیب کردم پارەی عیلاج تەبیعیەکانم لەو مەسافەشە بێکار نەبووم
ئەو باوکە هەژارەش دامەزرا هیچ دینارێکشم لە حەجا سەرف نەکرد پاشەکەڵ دیسی ساڵەکەشم بە حەڵاڵی بۆ گەڕایەوە بوومە هۆی نانپەیداکردنی کەسێک و دامەزراندنی کەسێکی بێکار و بەخێوکردنی خێزانێکی هەژار ئەڵێ کە ئەوم باس کرد کابرای حەملەدار کە دەیەمین حەجی بوو دەیگو خۆیان هەموو ساڵ بەنسیب بکەی وتی ئای خۆزگەم بەخۆت واللهی بەو دە حەجەی کە من بەو کۆمپانیایە کردومە کۆمپانیای حەج و عمرم هەیە لەزەتی یەک هەنگاوی حەجەکەی تۆی نەبووە بەڵێ بەڕێزان دەکرێت تۆش ئەمڕۆ کە پارەت هەیە حەجت بۆ ناکرێ حەجی دووەم و سێمیش خەیاڵی لێمەکەوە وەرە لەم هەموو فەقیر و هەژار و نەخۆشەی کوردستانە دەستی یارمەتی بە بێدەنگی بۆ کەسێکی ئەوە درێژکە و ڕزگاری کە بەڵکو خوا ڕزگارمان کە یا ڕەبی خوا ڕزگارمان کەی لە مەینەتی و نەهامەتی دنیا هەموو هەنگاوێکمان لەم سەر زەوێدا لە ژیانە حەجێک بێ ئەوەی حەجی کردووە لێ قبول کە ئەوەی نەمان کردو بە نسیبمان کە ئەم نەخۆشی کۆڕۆنا و هەموو نەخۆشی و ئافاتێک لەسەر ئێمە و سەرجە مرۆڤایەتی لابەرە بەزەیت بە حاڵماندا بێتەوە یا ئەرحەمە ڕاحمین ڕزگارمان کەی لە هەموو نەهامەتیەکان خۆشی بخێت دڵەکانمان ماڵەکانمان مزگەوتەکانمان بکرێنەوە ئاوەدان بکرێنەوە بە عیبادەتی تۆ بە قسەی خێر و بە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وصلى الله على سيدنا محمد أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.